کەیسی پاراستنی مافی موچەخۆرانی هەرێم چێ خاوەنداری کەیسی پاراستنی موچەی فەرمانبەرانی هەرێم دەکات. بۆچی ئەو وەزارەت و دامەزراوانەی لە دەرەوە و بەغدا پارەیان بۆ دێت مافیان پارێزراوترە لە فەرمانبەرانی هەرێم؟ بۆچی وەزارەتی پێشمەرگە سێ موچە و فەرمانگەکانی سەر بە بەغدا بەبێ لێبڕین موچە وەردەگرن و فەرمانبەرانی هەرێمیش بە لێبڕین؟ چ بڕیارێک بدرێت دەبێتە هۆی لابردنی لێبڕینی لە سەدا 21 موچەی فەرمانبەران و پڕکردنەوەی ئەو کورتهێنانە. لە چەند ڕۆژی ڕابردوو دوو هەواڵبوونەتە جێگای سەرنجی ڕایگشتی، یەکێکیان بڕیاری دابەشکردنی سێ موچە بەسەر یەکەوە بۆ لیوا هاوبەشەکانی وەزارەتی پێشمەرگە، ئەوی تریش نووسراوێکی سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی ڕەگەزنامەی هەرێم بەبێ لێبڕین. هەردوو بڕیاریش لەژێر فشاری دەرەوەی هەرێمی کوردستان دراوە. یەکەمیان بە فەرمانی هێزەکانی هاوپەیمانان کە مانگانە 25 ملیارد دینار بۆ هاوکاری پێشمەرگە دەدەنە حکوومەتی هەرێم. دووەمیشیان بە فشاری بەغدا کە مانگانە پارەی فەرمانگە احتیاجیەکانی هەرێم ڕەوانە دەکات. ئەو دوو بڕیارە ئەم هەستەی لای فەرمانبەرانی هەرێم دروست کردووە کە ئەوان بێخاوەن و کاتێک فشارێکی دەرەچی نەبێت بەسەر دەسەڵاتی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێم ئامادە نییە شایستەداراییەکانی فەرمانبەران لە کاتی خۆیدا بدات، ئەویش بە پاساوی نەبوونی پارەی پێویست. بە جۆرێک ئێستا زۆر بێباکانە دەڵێن چەند پارەمان بکەوێتە دەست ئەوەندە موچە دەدەین، لە کاتێکدا حکوومەتی بەرپرسیار ئەگەر نەتوانێ بە ئەرکەکانی خۆی هەڵسێت و مافی خاوەن مافەکان بدات دەست لە کار دەچێشێتەوە و ئەرکەکە جێ دەهێڵێت بۆ ئەوانەی کە دەتوانن بە شێوەیەکی دروست حکومڕانی بکەن. ئەو بێباچی حکوومەتی هەرێم بەرامبەر شایستەی دارایی و موچەی مانگانەی فەرمانبەران وای کرد لە ماوەی ڕابردوو پرۆژەی گواستنەوەی موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ سەر بەغدا کە لەلایەن چەند پەرلەمانتارێکی کورد لە عێراقەوە گەڵاڵە کرا لەسەر ئاستی شەقامی کوردی و فەرمانبەران پێشوازی گەرمی لێکرا. ئەویش بەهۆی ئەوەی سەرە ڕایژمارەیەکی زۆری قەیران لەسەر ئاستی عێراق، بەڵام نەموچەی فەرمانبەران دواکەوت نەبیدعای لێبڕینیش بەسەر موچەخۆران سەپێنرا. سەرنج بدەن لە ماوەی ڕابردوو لە چوارچێوەی پرۆژەی ئاسای بودجەی عێراق بڕیار درا لێبڕینێک بەسەر موچەی فەرمانبەرانی عێراق ئەوانەی موچەیان لە سەروی 500,000 دینارە بسەپێنرێت، بە جۆرێک بە گوێرەی زیادبوونی موچە ڕێژەی لێبڕینەکە زیاد بکرێت. لێبڕینەکە لە ڕێژەی سەدادەی موچەی ئەو فەرمانبەرانەوە دەست پێ دەکات کە 500,000 دینار وەردەگرن، واتە نیوەی لێبڕینەنە ئاساییەکەی هەرێم کە بەسەر هەموو موچەخۆران لە زۆرترین تا کەمترین سەپێنرا بە شێوەیەکی نادات پەروەرانە. سەرەڕایەوەش بڕیارەکە لەلایەن پەرلەمانی عێراقەوە هەڵوەشێنرایەوە. داوا لە حکوومەت کرا لە جێبڕینی موچەی فەرمانبەران بۆ چارەسەری کورتێنان چاکسازی و کەلێنەکانی گەندەڵی لە بوارەکانی تر پڕ بکرێتەوە بە پێچەوانەی هەرێمی کوردستان کە بەدام پێدانانی زۆرینەی بەرپرسانی هەرێم تەنها بەنەهێشتنی قاچاغی خاڵە سنووریەکانی هەرێم پارەی زیاتر بۆ پڕکردنەوەی ئەو لێبڕینەی موچەی فەرمانبەران دەست دەکەوێت. بەڵام دەسەڵات لە بەرژەوەندی گروپێکی کەمی دەستڕۆیشت و ئامادەیە موچەی خەڵکی بێدەرەتان ببڕێت، بەڵام دەست لە بەرژەوەندی ئەو گروپە هەڵ نەگرێت. هەموو ئەو شێواز و مامەڵەیەی دەسەڵات لەگەڵ فەرمانبەران و موچەخۆران وای کردووە خەڵک هیچ ئومێدێک و چاوەڕوانیەکی لە حکوومەتی هەرێم نەبێت و زیاتر بە ئومێدی ئەوە بێت بەغدا کێشەکان چارەسەر بکات.